همواره آماده است برای روز مبادا. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران 2 ساڵ و نیوە چاوەڕوانی ئەم ڕۆژە بوو لە کاتێکدا پرۆژە یاسای بودجەی پێشکەشی پەرلەمانی وڵاتەکەی کرد کە دوای 2 ساڵ هەوڵدانی بەردەوامی حکوومەتەکەی کۆمەلگانی دەوڵەتی ڕازی بوو سزا ئابوووریەکانی سەر ئێران هەڵوەشێنێتەوە. حەسەن ڕۆحانی ڕایگەیاند ئێران لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندە نێودەوڵەتیەکانی هەڵداوەتەوە. وتیشی هەڵگرتنی سزا ئابوووریەکان بە زیانی هیچ لایەنێک نییە جگە لە ئیسرائیل و ئەو کەسانە نەبێت کە هەوڵ بۆ نانەوەی ئاژە و دووبەرەکی دەدەن لە ناوچەکەدا. هەردووە بەدوای بڵاوبوونەوەی هەواڵی هەڵگرتنی سزا ئابوووریەکانی سەر ئێران نرخی پشەکانی بازاری بۆرسی تاران بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی و لە بەرامبەریشدا نرخی پشەکانی بازاری بۆرسی سعودیە و ئیماراتی یەکگرتووی عەرەبی و قەتەر بە ڕێژەی لە 6 دابەزین. سعودیە کە ماوەیەکە پەیوەندیەکانی لەگەڵ ئێران تێکچووە نیگەرانە لە هەڵوەشانەوەی سزا ئابوووریەکان. عادل جوبەیەر وەزیری دەرەوەی سعود ڕایگەیاند ئاساییە کە هەموو لایەک دەبێت نیگەران بن لە ئازادکردنی چەندین ملیار دۆلاری پارەی بلۆکراوی ئێران و ڕاشی گەیاند مافی وڵاتەکەیەتی کە لەمە دووە بە شێوەیەکی بربڵاوتر دەستوەر بداتە کاروباری هەندێک ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەرپرسان و هاوڵاتیانی ئێران گەشببینن بەوەی ساڵی نوێ ساڵی کەشەسەندنی ئابووری وڵاتەکەیان بێت. حکوومەتی ئێران کە لە ئێستادا ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوت هەناردە دەکات بڕیاری داوە لەم ساڵدا ئاستی هێناردەکردنی نەوتەکەی بۆ 2 ملیۆن بەرمیل نەوت بەرز بکاتەوە. بڕیاریشە لە یەکەم هەنگاودا دوای هەڵگرتنی سزاکان ڕۆژانە 500,000 بەرمیل زیاتر هەناردە بکات و تا 7 مانگی دیکەش ئاسی هێناردەکردنی نەوت بگەیەنێتە 2 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. ئەم هەنگاوی حکوومەتی ئێرانیش وڵاتانی دیکەی نیگەران کردووە لەوێ بێتە هۆی ئەوەی نرخی نەوت دابەزینی زیاتر بۆ خۆی ببینێت. جگە لە بواری نەوت بەرپرسانی ئێرانی گەشببینن بەوەی لە ساڵی داهاتوودا وەبەرهێنەرانی بیانی ڕوو لە وڵاتەکەیان بکەن. حەسەن ڕۆحانی زیاتر لە هەر شتێکی دیکە گرنگی بە ڕاکێشانی وەبەرهێنەرانی بیانی دەدات. بەو پێی بە وتەی خۆی ئێران ناتوانێت بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە پشت بە داهاتی نەو ببەستێت. هەر لەم چوارچێوێشدا حکوومەتەکەی ڕۆحانی تەنها بۆ دابینکردنی لە 125 بودجەی ساڵی داهاتوو پشتی بە داهاتی نەوت بەستووە. هەرچەندە ئابوورناسانی ئێرانیش گەشببینن بە هەڵوەشانەوەی سزا ئابوووریەکان بەڵام ئەوان بە ئەندازی بەرپرسان و هاوڵاتیانی ئێرانی گەشببین نین بە بوژانەوەی ئابووری ئێران. بەشێکی زۆریان پێیان وایە سیستەمی ئابووری ئێران کێشەی زۆر قوڵتری هەیە و بۆ بوژانەوەی ئابووری دەبێت چاکسازی گەورە ئەنجام بدرێت. سندوقی دراوی نێودەوڵەتیش هەمان بۆچوونی هەیە و پێی وایە تەنها لە کاتێکدا هەڵگرتنی سزا ئابووریەکان دەبێت هۆی بوژانەوەی ئابووری کە حکوومەتی ئێران چاکسازی گەورە لە سیستەمی ئابووریەکەیدا ئەنجام بدات. لە چەند ساڵی ڕابردوودا لە کۆی 84,000 کارگەی پشتسازی 52,000 کارگە مایەپووز بوون و کە بە بۆچوونی ئابووری ناسان بوژانەوەی ئەو کارگانش پێویستی بە بودجەیەکی زۆرە و لە ئێستاشدا حکوومەتی ئێران ئەو بودجەی لە بەردەستا نییە. جگە لەوەش ئابووری ناسان پێیان وایە ڕاکێشانی وەبەرهێنەری بیانی بەو ئاسانیش نییە کە حکوومەتی ئێران بانگەشی بۆ دەکا. بەو پێی ئێران پێویستی بە چاکسازی و گۆڕینی یاساکانی وەبەرهێنان هەیە و لە ئێرانیش ئەنجامدانی چاکسازی و گۆڕینی یاساکان کارێکی ئاسان نییە.